چی یادگارێکی لەگەڵ زانکۆ کە ماڵاوی لێ دەکە یەکیش لە بیری نەکەیت؟ وڵی زان یادگاری ئەوەنە خۆش و ناخۆشمەیە لەگەڵیا بەڕاستی باز ناکرێت لێرە بە دقەیەک و دوو دقەیە باز ناکرێت. ئەمڕۆ چه هەستێک دێ دوای چەندین ساڵ خوێندنە تەواو کردووە؟ بەڕاستی زۆر هەستێکی خۆشە، ینی کە تۆ بیرەکەیتەوە ئەو دوای ئەو قۆناغە زۆرێک کە بڕێوتە چوار قۆناغ بەڕاستی کەم نییە، شۆن و خونی زۆریتیایە، ناڕەحەتی زۆریتیایە. ئیتر سوپاس بەخوای گەورە کاگەیتەوە قۆناغی کە ئیتر تاوا بیرەکەیتەوە کە 4 ساڵ لە دوای خۆتەوە جێهێشتۆ بەسەرکەوتووی بەڕاستی زۆر هەستێکی خۆشە و هیوادارم ئەوەی کە نەیبینیەوە بیبینێت. بەڕێزێت چ بەشێکە تەواو کرد؟ بەشی مایکرۆبایۆلۆژی پزیشکی. ئەم بەشە تا چەند دڵخوازی خۆت بوو؟ من زۆر حەزم لێ بوو بەڕاستی کە زانیم کە لە زانکۆی جیهان سلێمانی یەکەم جا کرایەوە و ئێمەش یەکەم بەشین کە لێرە تەخەڕوجەکەین. سوپاس بەخوا زۆر پڕ بەدڵ هاتمەنەوە بەشەکەەوە هەرەوە ژوای کرد کە بەڕاستی سەرکەوتوو بمتیایە. ڕێرە داوا لەو بەشی خۆتا کار بکەیت؟ ئەکید وەڵای ئەگەر هەر بەشێکە بێ هەر شوێنێکی کە هەبێ کە خزمەت بە خەڵکەکەی خۆمکە بێگومانێکم بەڵام حەزەکەم لە بەشەکەی خۆما بێ لەبەرەوەی بەشەکەی خۆم زۆر خزمەت بە خەڵکو و چوار دەورەکە مەکات. وڵی زۆر سپاسی دایک و باوکمەکەم خێزانەکەم بەڕاستی ئەگەرەوانە بوو نایقە دەمەتوانی بگەمە ئەم ئاستا ئەو هەوڵی کە ئەوانیاویانە سەرچاوی ئەوەیە کە ئێستا من لەم قۆناغی ئێستایام و زۆر شانازیان پێوەکەم زۆر سپاسیانەکەم. چی یادگارێکی لەگەڵ زانکۆ کە ماڵاوی لێ دەکە یەکیش لە بیری نەکەیت؟ وڵی زان یادگاری ئەوەنە خۆش و ناخۆشمەیە لەگەڵیا بەڕاستی باز ناکرێت لێرە بە دقەیەک و دوو دقەیە باز ناکرێت.